سڵاوتان نەبێت. لە هەر سێ پارێزگای هەولێر سلێمانی دهۆ گروپی فشار بۆ گەڕانەوەی پاشەکەوت و لێبڕینی موچەی فەرمانبەران و مامۆستایان لە هەرێمی کوردستان ڕاگەیەندرا و نوێنەری پارێزگاکانیش دەڵێن فشارەکانمان تونتر دەکەینەوە و ئەگەر ڕێگە چارەمان نەما پەنا دەبەینە بەر دادگای فیدراڵی عێراق. لە کۆنگرێکی ڕۆژنامەییدا کە پەیامنەری شاپرێز ئامادەی بوو لە شاری هەولێر، نوێنەرانی هەر سێ پارێزگای هەولێر و سلێمانی و دهۆک گروپی گێڕانەوەی پاشەکەوتی موچە و لێبڕینی موچەی فەرمانبەرانیان ڕاگەیاند. هاوڕێ کرێکار وەک پارێزەر و نوێنەری پارێزگای هەولێر لە کۆنگرەکە داوەتی پاشەکەوت و لێبڕینی موچە لە کاتێکدا بۆ شەڕ و ئاشۆ بوو، بەڵام ئێستا هیچ دۆخێکی ئاڵۆز نەماوە و توانای دارایی حکوومەتیش لەو پەڕی باشیدایە بۆ یەکاتی خۆیەتی ئەو قەرزە بگێڕێتەوە. وتیشی دەبوو سەرۆکی حکوومەت و وەزیری دارایی زوو بێنە سەر شاشەی تیڤیەکان و داوای لێبوردنیان بکردایە و بیانوتایە ئەو پاشەکەوت و لێبڕینی ئەنجاممان داوە لە ئەستۆمانەوە بۆتان دەگەڕینەوە، بەڵام بەداخەوە ئەوان خۆیان متکردو و بێدەنگیان هەڵبژاردووە. بەڵام بە هەموو پێوەرێک ئێستا کاتی گێڕانەوەیەتی چونکە داهات زۆر بووە. هاوڕێ کرێکار جەختیشی کردەوە ئێمە هەوڵ و فشارەکانمان دەست پێ دەکەین سەرەتا لە ڕێگەی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و پەرلەمانی کوردستان و سەردانی حیزبەکان و هەموو دەرگاکان لە هەرێم هەوڵ دەدەین حکوومەت ناچار بکەین بۆ ئەو مەبەستە. ئەوەشی ڕوون کردەوە لە ئێستادا حکوومەتی هەرێم ڕۆژانە 450 بۆ 500 هزار بەرمیل نەوت دەفرۆشێت، دەکرێت بڕێک لەم پارەیە بخەنە سندوقێک و دواتر پاشەکەوت و لێبڕین بگەڕێنرێتەوە. پێویستە حکوومەتی هەرێم لەوە دڵنیا بێت هیچ فەرمانبەر و موچەخۆرێک لە پاشەکەوت و لێبڕینی موچەکەی خۆش نابێت. لە وەڵامی پرسیارێکی شاپرێزدا سەبارەت بە دۆخی پەرلەمانی کوردستان کە گروپەکە دەڵێت سەردانیان دەکەین ڕەنگە پەرلەمان لە دۆخێکدا نەبێت وەڵامی خواستەکەی ئێوە بداتەوە ئایا چی دەکەن؟ نیازتان هەیە پەنا ببەنە بەر دادگای باڵای فیدراڵی؟ هاوڕێ کرێکار ئاشکرای کرد. جارێ سەرەتا بە گوێرەی یاسای چاکسازی حکوومەت خۆی باسی گێڕانەوەی پارەی پاشەکەوتی موچە دەکات. داوا دەکەین حکوومەت ئەو یاسایی خۆی جێبەجێ بکات، دواتریش وەک گوتمان لە هەموو دەرگاکان دەدەین ئەگەر چارەمان نەما ئەوە دەچینە دادگای باڵای فیدراڵی. لە ئێستادا هاوڵاتیان بڕی 8 ملیارد دلار قەرزاری حکوومەتن و لە بەرامبەریشدا حکوومەتی هەرێم 13 ملیارد دلار قەرزاری هاوڵاتیان و موچەخۆرانی هەرێمی کوردستان.